سڵاو ئەزیزانی من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتتانین لە کەناڵی ئاسۆی زانکۆ بۆ پێشکەشکردنی شێوازە نوێیەکەی ئاسۆی زانکۆ بۆ کەمترین کۆنمرەی وەرگیراو لە بەشی یاسا لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە پاراڵێل ئێواران زانکۆڵاین چەند بووە تا کۆتایی بینەر بن بۆ ئەوەی کەمترین کۆنمرەکان بزانن. کۆنمرەی بەشی یاسا بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بۆ ئێوەی خۆشەویست پێشانەدەین. ئەلبەتە ئەو کۆنمرانێکی ئێمە باسیەکەین ئیساڵی پارن واتە ئەو قوتابیانی ساڵی پار خۆناغی یەکیان تەواو کردووە. ئێمە ئەو ڤیدیۆیانە وەکو بناغەیەک وەکو بەرچاوڕوونیەک بەکاردێنین بۆ ئەوەی ئێوەی ئازیز و خۆشەویست کاتێک کە فۆرمی زانکۆڵاین پڕەکەنەوە ئەو بەشانەی دڵخوازی خۆتانە ئەتانەوێت پڕکردنەوەی بۆ بکەن بە پشتبەستن بەم کۆنمرانە بە نزیکەی تاوەکو بتوانن بە شێوازێکی باش پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینی خۆتان بکەن تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن بە وردی تەماشای کەمترین کۆنمرەکان بکەن لە هەر شارێک لە هەر زانکۆیەک بۆ ئەوەی بتوانن باشترین زانیاریتان دەستکەوێ سەبارەت بە بەشی یاسا. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سوود ببینن لە کەمترین کۆنمرەی وەرگیراو کە ئێمە بۆ ئەوەی خۆشەویستی باسەکەین. ئاواتمان سەرکەوتنتانە.